ڤالەنتینە دێڵای لە دەوروبەری دیترۆیت لەدایک بووە. ئەو کچێکی کۆچبەرە بەڕەچەڵەک ئەلبانیە و خەڵکی مۆنتێنیگرۆیە. بیری دەکەوێتەوە کە دایک و باوکی بە سەختی کاریان دەکرد بۆ ئەوەی ژیانێکی باشتر و پەروەردەیەکی باشتر بۆ هەر چوار مناڵەکەیان دابین بکەن، بەڵام تەمەنی مناڵی ئەو سروشتی نەبووە. بە درێژایی ژیانم باوکم دەستدرێژی جەستەی و دەرونی دەکردە سەر دایکم. ئەو شتە بوو کە لێی تێنە دەگەیشتم. هەندێک جار دەکەوتە نەخۆشخانە، دوجار باوکم دەستگیر کرا. وەک دەزانن تونند و تیژی خێزانی شتێکی تایبەت نییە، لە هەموو فەرهەنگێکدا ڕوودەدات، گرنگ نییە لە هەر شوێنێک بیت. ڤالەنتینە دێڵایی خۆی سەرقاڵ کردبوو بە خوێندنی قوتابخانەوە وەک شێوازێک بۆ خۆگونجاندن. لە ساڵی 2010دا کاتێک دایکی دوای چەندین ساڵ لە ئازار و مەینەتی هەوڵی دابوو کۆتایی بهێنێت بە هاوسەرگیریەکەی، بەڵام باوکی ڤالەنتینە تەقە لە دایکی دەکات و دەیکوژێت و هەر بۆ چەکەش خۆشی دەکوژێت. لەو باوەڕەدام هۆکاری جیابوونەوەی دایکم لە باوکم بۆ ماوەی 6 مانگ بەر لەوەی لە کۆتاییدا ئەمە ڕوو بدات. لەو ماوەیەدا باوکم تووشی خەمۆکی و تووڕەیەکی گەورە بوو، زۆرێک لە هێز و توانا و کنتڕۆڵی لەدەستدا بوو. دێڵای دەڵێت ماریا دێڵای دایکم تەمەنی 38 ساڵ بوو کاتێک هەوڵی دابوو مێردەکەی لێی نزیک نەبێتەوە، بەڵام دادوەرەکە لە کاتی جۆگرتن لە داواکەی داوای شکاتەکەی ڕەت کردبووە، تەنانەت باسی دەستدرێژیەکانیش نەکرابوو. دوا بەدوای تەنها 9 ڕۆژ ئەو کوشتن و خۆکوژیە ڕوویدا. دادوەرەکان شکستیان بە دایکم هێنا، خەڵکیش باوەڕ ناکا شکستیان بە دایکم هێنا و بەردەوامیشن لە شکستێنان بە ژنان لە هەموو شوێنێک. دواتر هەر لە تەمەنی 18 ساڵیەوە دەبێت بە خوێندکاری زانکۆ و دەڕوات و بە تەنیا دەژی، بەڵام دایە گەورە و باوە گەورەی خوشک و برا بچووکەکانی دەبن بۆ لای خۆیان. ئێستاکە من بەهێزتر و بە گڕوتینترم بۆ هاوکاریکردنی جیهان بۆ ئەوەی زیاتر لەوە تێبگەن هیچ کەسێ شتێک ناکا کە شایانی ئەوە بێ دووچاری تونند و تیژی خێزانی ببێتەوە و شایانی ئەوە بێ بکوژرێت. ئەمڕۆ ڤالەنتینە دێڵایی بەڕێوەبەری بەرنامەکانە لە ڕێکخراوێکی تەندروستی و کار دەکات دژی تونند و تیژی خێزانی لە کۆمەڵگەی ئەلبانی ئەمریکاییەکان لە مشیگن. هەروەها یارمەتی مێردەکەشی دەدات مارکۆ ڕۆجێری. ئێمە پەیوەندێکی تەندروست و جوانمان هەیە. وەک دەزانن هاوسەرگیری شتێکی تەرسناک نییە. کاتێک لەوە تێدەگەی کە بەو شێوە ڕەفتارە لەگەڵ دەکرێت، هاو یەکسانیت و هەست بەوە دەکەی خۆشەویست و پشتیوان لێکراویت.